الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم لەژێر سێبەری ژیانی ئەوانە ژیان گوزەر ئەکەین و چەند هاوڵێک لە خزمەتیانە بووین و لەژێر سێبەریانە حەواوینەتەوە. ئەمڕۆ لە خزمەتانە باسی شاعیرەکەی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه و آله وسلم، حەسانی کوڕی ثابت. سەرەتاکە لە خزمەت حیاتی حەسانە ئەوەستام هەمیشە وام هەستە کرد حەسان زۆر گەنجە، شاعیرێکی لاوی گورج و گۆڵ و تون و تۆڵ ئەهاتە پێشچاوم کە حەڕەکاتی زۆر سەریع ئەدێت و ئەڕوا و ئەهاتە زەینم. دواتر کە لە خزمەتی ئەوەستام سیرەکەم شاعیرە پیرە جوانەکەی دەوری پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم کە بە ئەبولوەلید ناسراوە، حەسانی کوڕی ثابتی کوڕی منذیر کە لە خەزرەجەکان بووە لە مەدینە پێش پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە 8 ساڵ لەدایک بووە. لە هەندێک ڕیوایەتەوە ئەڵێ واتە 8 ساڵ لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گەورەتر بووە. مەشهورە بەوەی کە یەکێکە لەو کەسانەی کە عمری زۆر درێژ بووە، 120 ساڵ ژیاوە. 120 ساڵ، 6 ساڵ لە جاهیلیەتە، 6 ساڵ لە جاهیلیەتە ژیاوە و 6 ساڵیش لە ناو ئیسلامە ژیاوە. لە ماڵێکی زۆر وجاهەت و خاوەنی شەرەف و ئەوانە وردە وردە لەدایک ئەبێ و گەنجەتی لێ بەسەر ئەبا. زۆر کاتەکانی بە لەهولەعبە و بە گۆرانی بەسەر ئافرەتان و بە شعروتن بەسەر ئافرەتانە کاتەکانی بەسەر ئەبا. لە زمانی جەهالەتی قوڕەیشە و یا با بڵێن جەهالەتی عەرەبیە بەعام پێش ئیسلام یەکێک لەو شتانەی کە عەرەب زۆر شانازی پێوە ئەکرد بەسەلەی شاعیر و شعر بوو. هەر قەومێ شاعیری نەبوایە فەوتا بوو، ئەبوایە ئیلا کۆمەڵە شاعیری هەبێ و هەموو خەڵکیش خۆیان بۆ خۆیان مولعی شعر بوون و شعریان زۆر زۆر لەبەر ئەکرد. هەندێک لە شاعیرەکان کە شعرەکانیان ئەوت یەک جار ئەیانوت یەکسەر خەڵک لەبەری ئەکرد. هەموو مەلیکەکان زۆر ڕێزیان ئەکرد لە شاعیرەکان. حەسانی کوڕی ثابتیش کە بە شعر مەشهور بوو پاشاکانی غەساسینە لە شام لە قیبڵ لە زۆر شوێنی تر هەدی زۆر گەورە گەورەیان بۆ ئەنارد. حتى لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێ هەموو مانگێک غەساسینەکان لە شامەوە بە تایبەت شتیانە بۆ مەدینە بۆ ئەم. کاتێک کە ئەم چاوی کردەوە لە نێوان ئەوس و خەزرەجە جەنگ هەبوو. ئەمیش خەزرەجیە ئەنواع شعری بەرامبەر بە ئەوس ئەوت و عیبەکانی ئەوسی دەرەخست و پاڵەوانێتەکانی خەزرەجی باسە کرد. وردەوردە عمری بەسەر چوو بوو، گەورە بوو لە نزیکی 6 ساڵە. ڕۆژێک هەندێک مشک کۆبوونەوە وتیان طبعا حەسانی کوڕی ثابت لە بەنی نەجارە، بەنی نەجار ئەکەنە خاڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، چونکە دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەسڵ خەزرەجیە لە مەدینەیە لە بەنی نەجارە، واتە بە نەسەب ئەچێتەوە سەر خاڵوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمە جارە مشرکین کۆبوونەوە وتیان تۆ ئاگاد لێ ئەوە 10 ساڵێکە ئەم کابرای هاتۆ ئیدعای ئەوە کە پێغەمبەرە و پێغەمبەرایەتی ئەکا و دینەکەمانی هەمووی تێکگاوە بەسەریەکە، تۆ شاعرێکی زۆر گەورە و ناوداری بۆ شاعرێکی لەسەر ناڵی. حەسانیش لە پشتی بەردێکەوە خۆی داگرت. طبعا حەسانێکە لەوانەیە کە خوێنەواری هەیە و نووسینی هەیە، ئەڵە شتێکی ئالەتێکی کردو بەدەستەوە بۆ نووسینی هەر شعرێک کە بۆی هات، بەڵام جوان ئەویست نیگای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببینێ. ئەفەرمێ کە خۆشەویستمان دەرکەوت لە بری ئەوەی ذەمی کە هات مەدحێکی زۆر سەیری نووسی لەما ڕەئەیت ئەنوارەه سەطعت، کاتێک کە بینیم نورەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ساتع بوون و دەرکەوتن. وضعت من خيفتي كفي على بصري
بەپەلە دەسم گر بە چاومە بۆی چاوم کوێر نەبێ ئەوە تیشک و نورانیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەم و چاوم ئەکەوت خوفا على بصري من حسن صورته ترسام لچاوم لجمالي أو چاوكانم لدز بدم فلست أنظره إلا على قدري نما يرى بطاوي سيري كما چاوم أخستو سيرم أكل چيم بيني روح من النور في جسم من القمر روحكم بيني يك پارچە لە نور دروست کرابوو لەناو جەستەکەش لە مانگ دروست کرابوو هەر پڕ نور بوو كحلية نسجت من الأنجم الأزهر هر كأنما جليك لباسك چنرابه با چندين استيري جوان جوان أبم شوازة پیغمبری خواه صلى الله عليه وسلم هاتا برديد قاموا بربينينم هند الرواية فرمون لدواء أم بينيني پیغمبری خواه صلى الله عليه وسلم يتر مسلمان كمسلمان بو لناو مدينة وورده خزمتي حسان دسي بيك لخزمتي بيغمري خوايا صلى الله عليه وسلم شورتكي همو جزيرة عربي قرتبو بلام 6 صال عمري زور قوره لخزمتي جهالتها بسري بردوه انجا بسم الله كل جيانك نوي خوي 6 صال لخزمتي إسلاما دفاعي لبيغمري خواكر صلى الله عليه وآله وسلم چندير لحياتي أم أفرمي جاري پیغمبری خواه صلى الله عليه وسلم روي كده أنصار طبعا أوسو خزرة شردو كان بونا أنصار يارمتي داري پیغمبری خواه صلى الله عليه وآله وسلم فرموي ما يمنع القوم الذين نصروا رسول الله بسلاحهم أن ينصروه بألسنتهم چيانا أو قوميك بشمشيريان دفاعا كان لبيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم أي بو بزمانيان چي الرقر لويك بزمانيش دفاعي ليبكن أفرمي حسان كأمي بيست فرمي أنا لها من بو داني بو جنگي پیغمبري خواه صلى الله عليه وسلم كبزمان أم جنگ بكم أفرمي زماني خوي أبم شوازة قرتبو أو جنگ بما أكري بما پیغمبري خواه صلى الله عليه وآله وسلم أفرمي والله ما يسرني به مقول بين بصرة وصنعاء هيج وشيك بلاما أوندشير جوان نبو كاتك وتي أنا لها وزماني خوي قر حسان لنوان بصرة وصنعاء چند قوري أو بينا أفرمي هجو شيكي وها جوانم بريونك وكدل خوشم كابا أندازي قسكي حسان پیغمبری خواه صلى الله عليه وسلم هاني حساني زور أدا أفرمو أهجهم هجوم كرسريان هجويان كقسيان بيبلي وجبريل معك جبريل لقلتو يا أي حسان لا يزال يؤيدك ما نافحت عن الله ورسوله بردوام جبرائيل تأيدي توك أي حسان ما دام تو خراب الخو بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم دور خيتو طبعا شعراء زور للزمان بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم عبد الله كر الرواحة مالكي كر كعب أمانة مشاعري زور بارز وبرزن بلام حسان لناوي أنا لهمي أنا بهستر أجنا شعر كان عبد الله كر الرواحة بخير نصر سر من عرب همويان شاعر بون لو كاتا أصلا شعري أو جاري أنا بخير أو أفرتاني كجارية بون شعري المسيو سر سر من شون أو همو شعر بقوتيان بيوتراو بويا همو جيلك زمنك همو زمني شعره بلام لهمويا أنا أمكلا بيا ودركوتوك حساني كري ثابتة أفرمي جياوازي شعر كان حسان لقال أواني ترى شيو طبعا همويان كشعريان أود عيبين أداء بناي كافران بكفر يعني ما كافرن بتبرستن حسان وهاينا أكل أهاد عيبداري أكردن بشي بهر هلا يلي ميجوخو أنا كرد بيتين 10 كيان باو بابيريان يكسيان هلا يكي كردوا الله كل الشعر هرمو درخستو بويا بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم جاري كان كافر كان زوريان هنا بزور قسيان برانبري كردو فرموي كي والله من أداته عبد الله كر وحاوتي من شعرك بقوتي وت ضلي بيغمري خواه صلى الله عليه وسلم آوي نخواردو دعاي كعبي كر مالك شعرك زور بقوتي وت ضلي آوي نخواردو وتي خبر بنيرن بو حسان بو بانكن عليك حسان هات حسان لخوشيان إذاني تشيبكا أيوت قد آن لكم أن ترسلوا إلى الأسد الضارب بذنبه إسكاتي أو هاتوك خبر بنيرن بو أو شيريك وبكلكي شركة كلكي يكتب أرزاء ونتوريا على الزمان يخوي دره هنا
زوزو ئەیبردەوە ناوە بە پەلەپەل ئەمە کاتی ئەمە هاتووە کە جەنگکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ئیمامی ئەبوبەکر ڕاکە فریاکەوە بەو قورئانە سەر نەسەبی منیش لەگەڵ نەسەبی قوڕەیشا تێکەڵەکە وایان پێەکە. طبعا باشترین کەسێک کە لە نەسەب شارەزا بوو بێ سەیدنا ئەبوبەکر نەسەبی قوڕەیش. علمێکەیە بە ناوی علمی ئەنساب، بەداخەوەڵام لە کورداوە علمە زۆر ضعیف و لاوازە هەر نییە. علمی ئەنساب علمێکی زۆر تایبەتە، علمی نەسەب. هەموو ئینسانێک هەموو بنەماڵێک پێویستی بە شەجەرەی خۆی هەیە. باپیری کێ بووە، باپیرە گەورەی کێ بووە، مامەکانی کێن، مامەکانی باوکی کێن، مامەکانی باپیری کێن، لە طرفی دایکەوە چۆن ئەڕوام عەشرەتە. ئەمە زۆر ضرورە، یعنی هەمومان ئەبێ ئەمە بزانین. یەکێک لە علمە زۆر گرەکە علمی ئەنسابە لە شەریعەتە کە گرنگی پێ ئەدرێ خەڵک باو باپیری خۆی بناسێ. هەندێک صفات هەیە کە لە تۆیە دەرەکەوێت، جاری وایە حەو پشتی تۆیە. بۆیە زۆر باشە ئینسان پشتەکانی خۆی بناسێ، بخوێنێتەوە، دیراسەی کە. جاری وا هەیە سێرەکەی لە مناڵێک تا شتێک هەیە، دیراسەکە سێرەکەی لە پشتی تۆیە لە شوێنێکە هەبوو. کاتێک ئەفەرمێ وەکانە ئەبوهما صالحا لە سوورەتی کەهفە لەوتارێکە بە درێژی باسی باوکی ساڵحم کردووە کە تەئسیری چەندێکە لەسەر مناڵەکان. جاری وا هەیە لە حەو پشتە، لە دە پشتە، لە سیانزە پشتە ڕنگدانەوەی سەلاحی تۆ ئەبێ. دایک و باوک سەلاحیە زۆر گرنگە کە ساڵح ئەبێ باوک هەندێک جار وەچەکان لە خواری خوارەوە ئیسفادە لەو سەلاح و لەو خواناسی ئەو ئەکەن. بۆیە ئەفەرمێ بە ئەبوبەکری سیدیقی وتی ئەی ئەبوبەکری سیدیق فریایکەوە. ئەڵێ ئەبوبەکری سیدیق چوو پێی وتی ئەوە عەشرەتی ئەوە بۆ شێوازەیە ئەو فڵان کەسە. ڕۆژەکانی چکەم لە مەدینە گەورە بوو، ڕۆژەکانی جەنگی هەموو پێوت ئەم عەشرەتانە هەموو بەو شێوازەن. ئەفەرمێ کە هاتەوە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ غەمە نەبێ، والذی بعثەکە بالحەق لأفرينهم بلسان فري الأديم. بخوا چۆن پێستەیەک پارچە پارچەیەک ئێستا ئەو پارچە پارچەیانەکە پەلاماریان نەدەم، بەڵام هیچ مەترسە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بخوا چۆن مویەک لەناو هەویرە دەرهێنی ئەوە نەسەبی تۆم لەبەر کردووە جێ ئەەکەمەوە هیچ هجوومێ ناکەمە سەر نەسەبی تو. ئەفەرمێ کە دەستی کرد بە هجوومکردن وەسەر قوڕەیش. زۆرێک لە مشرکینی گەورە گەورە هەموو نوچیاندایە لە بەردەم شعرەکانیان، هەر عیبە و مکەسەراتێکی ژیانیان هەبووە هەمووی ئەهۆنیەوە بە شعر و پێوت. حتا وهای لێهات حارثی کوڕی عەوفی مڕی بەپەلە هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هاواری بۆ لای هێنا یا محەممەد ئەجرنی من شعر حەسان، تێی هاوار پەنام بە لە شعری حەسان. فوالله لو مزج به البحر لمزجه. قسم بخوا ئەگەر بەحر بێنی تێکەڵ بەم شعرانەکە هەموو تێکەڵەکە بەسەرێکە ئیبادەیەکە، هەر هەموو کاولەکە فریام کەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیزانی شعرەکانی حەسان زۆر کاریگەری هەیە، ئەی فەرمووی ئەحسەنتە یا حەسان، دەست خۆش بێ ئەی حەسان، زۆر باشە. هەجاهم فەشەفا وەشتەفا، وەصفی ئەکرد ئەی فەو ئەم کە هەجووی کردن ئیسراحەتمان کرد، وای لێ کرد ئەوانیش ئیسراحەتیان کرد، شیفای بۆ ئەوانیش نارد، بێدەنگیان لێ کرد، ئیتر نەیانتوانین جوابی بدەنەوە. طبعا ئەو شاعرانەی بەرامبەر بە حەسان جوابیان داوەتەوە. سبحان الله، لەناو قوڕەیش و غەیری قوڕەیش و ئەوانە زۆرینەیان مسلمان بوون لە ئەخیرە، کەمێکی کەم نەبێ هەمویان مسلمان بوون. لە شعرێکە ئەیوت فقد ثەکولت أمه من كنت واجد أو كان منتشبا في برث الأسد. ئەی قڕ بەسەر ئەو کەسە و دایکی ڕۆڵەڕێ بۆکە کە کەسێ من شعر بەرامبەری بڵێم یان بکەوێتە بەرچینگی شێر و شێر پەلاماری بە. چەند خەتەرە شێر پەلاماری بە، شعری منیش ئەوە خەتەرە پەلاماری بە. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی بەرز کردەوە، دوعای بۆ حەسان کرد، فەرمووی اللهم ئەیده بروح القدس. خوایە تەئیدی حەسان کە بە جبریل با تەئیدی بکەو لەگەڵیا بێ. لە مزگەوتەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم منبەرێکی تر دوو منبەر هەبوون، دوان منبەرێ بۆ خوتبە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، منبەرێک بۆ حەسان شعری لەسەرەوە. ئیتر خەڵک لە مزگەوتە دان شعرەکانیان لەبەرە کرد و بڵاو ئەو بوو. جارێکیان خۆشەویستمان پێی فەرمووی ئوهجو قوڕیشن، هەجوی قوڕیشکە لێیان بدە ئەی حەسان، فإنه أشد عليهم من رشق النبل. بخوا شعرەکانی تۆ ئەوەندە قورسە لەسەر دڵیان چۆن تیرباران هێشتا بەلایەنەوە ئاسانتر هەتاوەکو شعرەکانی تۆ، شعرەکانی تۆ ئەوەندە ئازاریان ئەدە. لە شعرێکە ئەیوت هەجەوتە محەممەدا فأجبت عنه وعند الله في ذاك الجزاء.
هۆ کابرای مشتێک هاتووی هەجوی محەممەدەکەیت و قسەی پێ ئەڵێ وا منی جوابت ئەدەمەوە بەخوا لە جوابەکەی منە لای خوا ئەجر وەرئەگرم هەجوتە محەممەدەن تو هەجوی محەممەدەکەیت و گوێن بە محەممەد ئەدەی کا محەممەد بەڕن تەقیەن کەسێکی زۆر خواناس و تەقی و گەورە ڕەسوول اللهی شیمەته الوەفاء و کەسێک کە شیمە و ئەخلاقی بەرزی بریتە لە وەفا تۆ ئەتوانی هەجوویکەی فإن أبي ووالده وعرضي لعرض محمد منكم وقاء دي أو باوكم وباوكي باوكم والده يعني باوكي باوك يعني بابيرم وناموسي خوم هموي لبيناوي ناموسي محمد صلى الله عليه وآله وسلم شرفي أو أمي من هر هموي أكما بارزقاري وفداء أكم بو أو إن جدوائي الرؤية كرده مشركين وشعري أود أيوة هجوي محمد كان وصفي كان هرشيب كان أيوة ناقنوا بإيما كل إيما أنصار أوس خزرجين لنا في كل يوم من معد حمول رجي إيما اشتك من هيك بيجميرين بوخومان يا سباب شرجوينك من هربو يا قتال جنجك من هركدو لجاهليته أو هجاء يا شر شعرك من هركدو فمن يهجو رسول الله منكم ويمدحه وينصره سواء بخواو كستان هجي پیغمبر بك صلى الله عليه وسلم يا مدحك يا نصر هر وكو يكا چونك ايمي لقلين ايما كهمو روجك جيان من هموي پربو لنصرة قوري كرا ايو هجي چي اكن محمد اكن صلى الله عليه وسلم وجبريل رسول الله فينا كرا وجبرائيل لقل ايما وروح القدس ليس له كفاء بخوا هرچيب كان هرچيب لن ايو جبرائيل تانية روح القدس تانية لقل ايما وزوري تل شعركاني حسان اخوانيتو تشيجي تايبتي خوي هي لدوش تا شعركاني كوبوتو مدحي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم وأصحاب بقشتي وجنجي أصحاب بقشتي هجوي كافران ومشركين ألم دخالا كردوتو طبعا حساني كوري ثابت علماء فرمون يكيك لو كساني زور التزامي بالدين وكربتندي لهجوي جاهلي ولغزل ولهرچيش توازي هنا وتن دسي قربدينا وحساني كوري ثابت لنا أمهم والشعريك أي فرمو يك شعري تياني لسر آفرتك شعرك غزلي تياني بينما لو كتاب يشتر شعري زور حسان أنواع زوري شعري غزلي هي بلام دواي أو تواو أفرمون أجر أتوي شعرك شرعي بخوانيته وشعركاني حسان بكرة دليل وبلغو شوانيكو أما لا يعني كي زور جرينج الإسلام كبيغمري خواه صلى الله عليه وسلم جرينجي في أدابير كانوا يعني من بريك بو حسان لنا ومزقوت أدابرني أو ندتا يبد مندي بي بدري كوابو أبي الشاعر مسلمان كان أم لا نفراموج نكن حتى حساني كوري ثابت لزمان إمام أبو بكر لزمان إمام عمر بتايبئي هنا شعري أود إمام عمر هر طبيعتي وهاب زور حزي والشعر بتاوتي أجر شعري وشي دوباريتي أنا بويا وكلماتي براق وجواني تيابويا زور حزي بي أكرد وكوي لي أكرد يكيك لو كساني الشعري لخزمتي أود حساني كوري ثابت حساني كوري ثابت بشيكي بتشوكا لبانقوازي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم لإعلامي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بير كانوا چند كنالك لهمو زمانك تأثيراتي خوانيان بجئه يلا نسر خلق لو زمانك كنالي حسان بقوترين كنال بك تأثيري بجئه كاريغري دا أنا خلقي زور متأثر بشعركاني حسان لقال يا تيكلبو بويا مشركين قريش هاوران لهلا صام أهاتنا خزمت في غمري خواه صلى الله عليه وآله وسلم كره هرچي تيبو تكن بس زماني حسان من لي بقره وزماني أو برنبه برما چند مشهدك هي لحياتي حساني كوري ثابت لخزمتها أنا باسي كم بير كانوا أم صحابة برزا أو أندن نزيق لبيغمبري خواه صلى الله عليه وسلم أزان چند نزيكا داستانك تنبوي جرمون نزيكي أو زياترتي أجن لخزمت بيغمبري خواه صلى الله عليه وسلم خوشويسمان كنا مكاني لصالح حوتي كوتشيا نارد وردوده دسي كربنا ما ناردن لدوا صلح حديبية حاطبي كوري أبي بلتعا يكيق لنا مكاني بربو مقوقس كروشت دو جاري داية دو جاري وتي أم دوانا بهدية بربو بيغمبري خواه صلى الله عليه وسلم أم دو جاري هر دو كيان خوشقبو يكيان ناوي ماريا بو يكيان ناوي سيرين بو هر دو كيان أم دواني بوشي نارد کچی پاشایکی زۆر گەورە بوون
سیرینی کچی شەمعون لەگەڵ ماریا کچی شەمعون هەردووکیانی نارد لەگەڵ پارەیەکی زۆرە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ کە هێنایان خۆشەویستمان فەرمووی با ماریا لەلای من بمێنێتەوە بێتە خێزانی من سیرین گەڕا بەناو هاوڵانە وتی حەسانم بۆ بانکە حەسانیان بان کرد وتی حەسان ئەم ئافرەتیان پێشکەشەکەم بە تۆ بۆیە لەم کاتە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بنە ئاوەڵزاوە یەکتر بەڵکو ئیبراهیمی کوڕی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ماریایە پوری ماریا ئەکاتە خێزانی حەسانی کوڕی ثابت ئەوەندە نزیکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەی گرنگی پێ ئەدا حادثەی ئیفک ڕوویدا حادثەی ئیفک دایکمان عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر ضعیف و بچوو بوو لە هەودەجا طبعا هەودەج ئەو شتێکە بەسەر وشترەوە دائەنرێ طبعا هەودەج دوو بەشی هەیە بەشێک ئینسان تیادا ئەنشێ بەشش کەلوپەلەکانی تیادا ئەنێ ئەڵێ کاتێک کە وشترەکان بەرز کرد ئەگەر تیایە بووە تیایە نەبووە هەستیان پێ نەئەکرد وشترەکە هیچ تەئسیر لێ نەئەکرد لەبەرەوەی زۆر ضعیف بوو لەو کاتە سەیدەتنا عائیشە چوو بۆ دەستنوێژگرتن وشترەکە بەرز بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری کرد و جێش کەوتە ڕێ کە هاتەوە سەیری کرد جێشەکە نەماوە بە تاقی تەنها یەکێک لە هاوڵان لە دوورەوە ڕەشێکی بینی ڕۆژ سواری وشترەکەی خۆی کرد و هێنایەوە ئەلێرە حادثەی طبعا ناو جێشی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە باسی حودەیفە ئەوم عرض کردن منافقی زۆر تیا بوو 300 و ئەوەندە منافق هەبوون خۆشەویستمان ئەی ناسین یەکێک بەڵام هیچیانی نەکوشت وەزی لێ هێنان حتا سەرۆکی منافقەکان عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول ئەو بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وتی عەباکەی خۆ کە مردم عەباکەتم دەرێ با لە عەباکەی توێ بمنێژن عەباکەی دایە بەڵام ئیمامی عومەر نەهی لێ کرد نوێژی ویسی لەسەرکە خوا جەل جەلالوه ئاەتی ناردە خوارەوە نوێژ لەسەریان نەکەی ئەمە منافقن چونکە تۆ ئەزانی کامیان منافقە منافقین دەستیان کرد بە بڵاوکردنەوەی بهتانێکی زۆر گەورە وتیان ئەوە تا بینیومانە دایکمان عائیشە لەگەڵ ئەم هاوڵا کاری فاحشیان کردو بۆیە درەنگ کەوتون و هاتوونەتەوە وردە هەواڵەکە بڵاو بۆ یەهود بڵاویان کردەوە مەدینەی تەنی هەندێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوتنەوە ئەم هەڵەوە شوێن ئەم دیعایە کەوت وی ئینسان هەر دیعایەکی بس شوێنی نەکەوێت حەسانی کوڕی ثابت ئەم پیاوە گەورە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێن ئەم دیعایە کەوت ئەویش بە هەمان وەکو خەڵک ئەم قسەی دووبارە کردەوە بۆیە هەندێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش ئەوەی ئاەت بێتە خوارەوە تەبریە عائیشە بکە گەڕانەوە پەشیمان بوونەوە یەکێک لەوانە حەسان بوو هەندێکیان پەشیمان نەبوونەوە داری حەدیان لێدرا خزم ئەو کەسەی بە ئافرەتێکی پاکداوێن یا پیاوێکی پاکداوێن فەرق ناکە قەذف تەنها ڕەبتی بە ئافرەتەوە نییە بە پیاویشەوەی تۆمەتباری کە بە زینا و هیچ شاهید و دلیل و بەڵگەیەک نییە لەسەری ئەبێ 80 داری لێ بدرێت لە بەردەم موسڵمانان بۆی جایەکتە جورئەتی ئەوە نەکە موسڵمانان تۆمەتبارکە مەسەلەی ئەبێ موسڵمان زۆر ئاگای لە زمانی بێ زۆر ئەم زمانە فەحسێکی زۆر گەورەی ئەوێ مراقەبەیەکی زۆر توندی ئەوێ جاری وهەیە لە کەناڵێکی ئەعلامە درۆیەکە بیسی مەیڵێرەوە بێدەنگ بە خۆ ئەمە هەر هەمان شێوازە دیعایەکی گەورە بڵاو بۆ هەندێک لە هاوڵان ئەم دیعایان وتەوە داری حەدیان لێدرا داری قەذفیان لێدرا حەسانی کوڕی ثابتێکێ بوولەوە بەڵام زوو فریای خۆی کەوت هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اعتزاری بۆ دایکمان عائیشە هێنایەوە عەفوی کرد طبعا مەسەلەی قەذف ئەحکامەکان چۆنە ئەگەر کەسەکە عەفوت نەکات دارت لێ ئەدرێ بەس ئەگەر عەفوت کات دارت لێ نادرێ چونکە ئەمە مافی خەڵکە مافی خوا نییە واضحە مثلا کەسێکی قەذف کرد کەسەکە وتی لەبەر خاتی خوا گەردنی ئازا ئەکەم تر داری حەدی لێ نادرێ یەکێک لەوانەی داری لێ نەدرا حەسانی کوڕی ثابت بەڵام لێرە ئێمە سوودی ئەوە وەرەگرین هاوڵێکی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکەوتە ناو هەڵەیەکی ئەوەندە گەورەوە تۆمەت بۆ کێش دروست کرێ بۆ خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لایەک بیرکەرەوە وا تەسەور نەکەی تۆ لە زمانی خەڵک پارێزراوە بێ ئەوە خۆشەویستمان لە زمانی خەڵک پارێزراو نیەسە ئێمە زۆر تەبیعیە
ئەنواع جۆری ئەذا و عەزیەت و ئازاری خۆشەویستمان دراوە بۆی ئێمە تێبگەین ئێمەش ممکنە ئازار بدرێن دەی ئەم هاوڵە بەڕێزە باشە چاکە سیرەکەی کاریگەری ئەم حەملە دیعایە ئیعلامیە بە قووەتە ئەکەوێتە سەری ئەمە خۆی ئیعلامی پێغەمبەری خۆیە صلی الله عليه وسلم بۆیە زۆر کاریگەریەکەی بە قووەت وەکوایە کەناڵێکی بە قووەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەناعەتی بە بوهتانێک کردبێ بۆیە زۆر لەسەر دڵی خۆشەویستمان صلی الله عليه وسلم قورس بوو لەگەڵ ئەوەشە عەفوی کرد لەسەر سەیدەتنا عائیشە زۆر قورس بوو هەموو ئەو هاوڵانەی کە مەسەلەکەیان باسە کرد تەنها سیانیان ناویان ئەبرێ لەناو سیانەکەشە تەنها حەسان زەقە بێتەوە چونکە حەسان ئیعلامی پێغەمبەری خۆیە صلی الله عليه وسلم تەرکیزەکە لەسەر ئەوە بۆیە ئەبێ ئینسانی موسڵمان زۆر هوشیاری زمانی بێ نەکەوێتە ژێر کاریگەری خەڵکی کافر و منافق بەتایبەتی منافق لەناو ئومەتی ئیسلامی ئەنواع قسە و قسەڵۆک و بوهتان ئەهێنێت و ئەبات و یەهودیش یەهود لەناو مەدینە لەگەڵ منافقینە ئەم بوهتانیان دروست کرد و بڵاویان کردەوە وەخوا لە قورئانە ئاەتی ناردە خوارەوە تەبری سەیدەتنا عایشەی کرد ئەوە خاڵێکی گرنگ بوو لە حیاتی حەسانە کە لە خزمەتانە باسی کەم ئاگامان لێ خاڵێکی تر طبعا حەسانی کوڕی ثابت لە هیچ جەنگێکە لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم بەشداری نەکردووە بۆچی بەشداری نەکردووە طبعا لە مێژووە هەندێک لە مێژوو نووسەکان نووسیوانە حەسان پیاوێکی ترسنۆک بوو ئەترسا لە جەنگ بۆیە بەشداری نەکرد زۆر ترسنۆک بوو نەی ئەوێرە حتى هەندێک ڕیوایەت هەیە لە سوفەیەی کچی عەبدولموطەلیبەوە کە یەکێک لە یەهودەکان لە یەومی ئەحزابە هات سوفەیە ئەیکوژێت ئەو نایکوژێت سوفەیە پێی ئەڵێ هەستە بچۆ بیکوژە نایکوژێت دوای ئەڵێ هەستە سەری بڕە سەری فڕێبە بۆ یەهود ئەڵێ وەڵام من ناقم نێوەسە سەریشەوە ئەڵێ دەبڕۆ شمشێرەکەی لێ بکەرەوە ئەڵێ بەخوا حەقیشم نێوەسە سەلە بوو شمشێرەکەی ئەنواع ڕیوایەتی تر هەیە لە باسی ئەوە کە سەیدنا حەسان پیاوێکی ترسنۆک بوو بينما محققين كدراسة أم مسألة كان على أم بابته زور غلط حسان لم كاتا كجنگ وجهاد دس في إكا ببي هندي الروايات كان عمري 65 سال ببي هندي الروايات كان زور نخوشة هل لغزوي بدر ولا غزوي أحزاب لا أحد على عاهيك هبو نخوشيك هبو كان يأتواني بهيش شوازل الجنگ كان بجداريك بۆیە لە هیچ جەنگێکە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و وسلم لە دوای ئەویش ئەو 6 ساڵەی تریش کە ژیا بە هیچ شێوازە لە هیچ جەنگێکە بەشداری نەکردووە لەبەر ئەو نەخۆشیی خۆی دلیلیان چییە بۆ ئەمە محققین ئەفەرمون خەڵک خواخوای بوو یەک شتی بچووک لە حەسان بدۆزێتەوە شعری بەسەرا بڵێ یەک شعر نییە کە مشرکینی قوڕیش و ئەهلی جاهلیەت وتوێتیان حەسان ترسنۆک خۆ ئەگەر ترسنۆک بووایە نەیەتوانی ئەم دیفاع گەورە بکە هەر قسەیەکریان کورە بڕۆ ترسنۆک تۆ شعر بەسەر ئێمە ئەڵێ بۆیە ئەڵێن هەموو ئەم ڕیوایەتانە هەڵەن بەڵکو حەسانی کوڕی ثابت هەموو صفاتە بەرزەکانی صفاتە جوانەکانی تیا بووە لەگەڵیشە شەجاعەت چونکە شعر بۆ وتن خۆشی بۆ خۆی ئەوی شەجاعەتی ئەوێ ئەوە ئەسەحتر و دەقیقترەکە ئەو زانایانە تەحقیقیان کردووە چونکە ئەگەر حەسان لاواز بووایە ضعیف بووایە ترسنۆک بووایە وەکو ئەو زمانەی کە ئەوترێ بەدڵنیاییەوە حەسانی کوڕی ثابت نەیەتوانی ئەو هەموو شعر و ئەو هەموو دیفاعە لە پێغەمبەری خوا بکە صلی الله عليه و آله وسلم هاوڵە بەڕێزەمان عمرێکی زۆر ژیا شعری زۆر دیوانێکی زۆری گەورە لە سنگی خەڵکە زۆرێکی نووسرایەوە ئێسش دیوانی حەسان تەواجودی هەیە بەڵام ئەوەی کە دەرچووە لە شعرەکانی کەمێکە لەو هەمووی کەوتوێتی لە کۆتایەکانی عمریە چاوەکانی هەردوو لە دەستدا کوێر بوو 120 ساڵ عمری کرد چاوەکانی کوێر بوو نەی ئەبینی لە زمانی سەیدنا معاویە لە ناو مەدینە خەبەر بڵاو بوویەوە کە ئەمڕۆ شاعیرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وفاتی کردووە سەیدنا معاویە لە شام نەفەرێکی تایبەتی تەرخان کرد کە بە تایبەت لە بری ئەو نوێژ لەسەر حەسانی کوڕی ثابت ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار بەسەریادا ببارێت ئەم هاوڵە بە ڕێزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئێمەی وت ئاینی پیرۆزی ئیسلام تەنها بطوڵەتەکانی مەیدانی جیهاد نییە مەیدانی تریش هەن
چۆن خەڵکێک بە سیلاح دیفاعەکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بە شمشێر و خوێنی خۆی. هەندێکی ترمان هەن لە هاوڵان بە زمانیان کە هەندێک لە زانایان وتوانە هەنگوین چۆنە زمانی حەسان وەکو هەنگوین وابوو، هەندێک وتوان ناوەڵە وەکو هەنگ وابوو، بە دوژمنەکانیەوە ئەدا هەنگوینی بۆ دۆستەکانی دروستە کرد. مەدحی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه و آله وسلم، زەمی بەرامبەرەکانی کرد و دوژمنەکانی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم. ئەکرێ مەیادینی کار زۆر گەورە بن. ئینسانی مسلمان هەر یەکە خوای گەورە تاقەیەکی داوەتی، بە تاقەکەی خۆی ئەتوانێت خزمەتی ئیسلام بکە. ئەوەی شاعرە بە شعرەکانی، ئەوەی سرود بێژە بە سرودەکانی. یەکێک لەو کەسانەی کە زۆر هاندەری حەسانە کە شعرەکان بڵێ ئەزان خێزانێتی سیرینە. سیرین بەهێزترین گۆرانی بێژی ناو مەدینە بریتێ لە سیرین. هەموو ئاهەنگێک کە ئەکرا لە ناو مەدینەیە کێ ئەیبرد بەڕێوە؟ سیرینی کچی شەمعون، خوشکی خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. فرقەکانی سرودوتن هەر هەمویان سەرپەرشتەکەی کێ ئەیکرد؟ سیرین ئەیکرد. و کێ هانێکی زۆر گەورەی ئەدا کە حەسانی کوڕی ثابت ئەو هەموو شعرە بڵێ؟ طبعا کۆمەڵی ئافرەتی مشریک هەبوون زۆر شعریان بەرامبەر بە حەسان ئەوت. حتا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەتحی مەکە فەرمووی ئەگەر خۆیان هەڵواسی بە کەعبەوە بیان کوژن، ئەوە نەهەجویان کردو. دواتر هەندێکیان مسلمان بوون، هەندێکیان ڕایان کرد بۆ شام. کێ هاندەری ئەم بوو کە جوابی ئەوانەی ئەدایە و حەسانی هان ئەدا کە وەڵامیان بداتەوە؟ سیرینی خێزانی. بۆیە هەموو بوارەکانی کارکردن، بوارەکانی هونەر وتارێک بە تەفسیل باسی ئەوم کردووە. ئەو دەوڵەتە ئیسلامیە قادیمەی کەیت ئێمە هەر ئەوە بەژێر دەستەی نامێنەوە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەم ئومەتە هەڵەسێتەوە لە بواری هونەرە چی ئەکا، کارەکانی لە هونەرە چین. لو تارك بتفصيل رمضان باسم كردوة وانا بقرن وسري ليوتيوب وانا تواجدي هي كهنري اسلامي شون بو شون ابد. ايا بتش شوازك بوا، ايا سرود شون بوا، ايا زخرفه اسلامي شون بوا لهنرا، ايا زخرفه شون تطوري كردوة، ايا توحيدي خولنا وزخرفه مسلمانات شون رنق اداته او هم زخارفه اسلامي كاستايبني وسوريتر والشعر شن گرنگی هەیە لەناو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە خۆشەویستمان بە پێ ئەو فەرمایشتانە و بەو شێوازانەی کە باسم کرد لە خزمەتانە وەصف و سەنای حەسانی کوڕی ثابت دەکە. خوای گیان ئێمە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. يا ربي خويا داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزة باسمي عظمت خويا صلاوي أما بقينا بحساني كوري ثابت يا رب العالمين. يا ربي خويا داوال لي أكين صلاوي أما بقينا هاولاني في غمري خويا صلى الله عليه وسلم. خويا صلاوي أما بقينا خوشويستي ظلمان نوري تشاومان أسوي همو جيانمان في غمري خويا صلى الله عليه وآله وسلم. خويا يجك نوما لخزمتي يا بينا يا أكرم الأكرمين. خوای گیان لەسەر جەم گوناهەکانمان ببورە، گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و بێئەدەبیمان کرد عەفومان کە. یا ئیلاهی بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە، دڵمان دامەزێنە لەسەر خواناسی و تاعەت و عەبدایەتی، نێوچەوانمان ڕاکێشە بەرەو خەیر و سەلاح و دینداری. يا إلهي عفوي خود بسرمانا ببارينا، رحمتي خود بسرمانا ببارينا، تو قوري خود يا إلهي همو قرفتا كان من شار سرك، أو من بحال مال مالدارك، أو من بمنال منالي في عطاك، أو من بمنال منالي صالحك، أو من نخوش شفاي ببنيرة، أو من قرزار خلي سرشاني سوك، خويا أو من كم رزق حلال زيادك. يا إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت كرمي خود بسرمانا ببارينا، بعفوي خود لقلمنا بجول روا، برحمتي خود يا إلهي لقلمنا بجول روا. يا إلهي تو خود أزاني أمشهو أن الرجاء نقناها كان برزكين يا إلهي تنها سير رحمتي تو أكن برحمتي خود عفو منك يا أكرم الأكرمين. يا ربي خويا لقناهي ديكو باك من مبورا، خويا لقناهي برا وخشكان من مبورا، لقناهي خزان وهاوسر ومنال وشمان مبورا، لقناهي باو بابير من مبورا، لقناهي خزمك سكار من مبورا، لقناهي دراوسي من مبورا، لقناهي ما وصاق قتابي من مبورا. يا إلهي داود لي أكين لقناه أمتي في غنبري خوا صلى الله عليه وآله وسلم ببورة.
يا إلهي داولي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت خواهي جان بسر مردو كان مانا رحمته بس يخذ ببارينا عفويا يا رب العالمين خواهي أو مردواني أمتي في غمري خواه صلى الله عليه وسلم ككزني بهانا ينوبي كزني دعائك خيريان بوبكا وإيمي الزليل قناه بار دعايا بوكين يا ربي خواهي عفويا يا أكرم الأكرمين ليان خوش يا رب العالمين يا ربي خواهي جان شون أولم كاتا قرماء ملبرخاتي توكوبين ويا إلهي أول بهشتا لخزمتها ولانو بحضور خوت من شاتك يا رب العالمين بخزمة أنبياء وبيغمبران من بقينا يا أكرم الأكرمين يا إلهي دعوة لي أكن أم دعانا من قبولك خوايا أم دعانا من قبولك خوايا أم دعانا من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من شوء وجبوري وخواهي قول لمن قبولك